سیستەمی کورسی کۆتا بە یاسا دەستەبەر کراوە بۆ پێکهاتەکان بۆ مەبەستی سەرەکیش لە پێدان و دیاریکردنی کورسی کۆتا بۆ پێکهاتەکان بۆ پاراستنی ماف و گزارشکردن لە ویستەکانیان بەرگریکردن لە مافەکانی خۆیان بۆیە گرنگە کە سیستەمی کۆتا لە ئێستا وەک خۆی بمێنێت و لەمڕۆ پاشەکشە نەکرێت. دوو وەک پێکهاتەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەردین و لە کات و ساتی خۆیدا کە دیاری کراوە بە داوای بەڕێزگرتن لە ڕاو بۆچوونی پاراستنی مافی پێکهاتەکان. لەمڕۆ پێکهاتەکان داوای هاوکاری و پشتیوانی لە سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەین، نەک بە پێچەوانەوە هەوڵ بۆ بچووککردنەوەی ڕۆڵی پێکهاتەکان لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان بدەن. سێ بەو پێ ڕێژەیەکی زۆری هاوڵاتیانی پێکهاتەی تورکمان دانیشتووی پارێزگای هەولێرن، بۆیە داوا دەکەین کە پێیوەستە ئەمە لە بەرچاو بگیرێت و کارێکی هەڵەیە بە هۆکاری بوونی ڕێژەیەکی کەم لە هاوڵاتیانی تورکمان لە پارێزگەکانی تری هەرێمی کوردستان کە کورسی کۆتای تورکمان دابەش بکرێت و مافی ئەو ڕێژە زۆرەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر پێشێل بکرێت. چوار پێکهاتەی تورکمان سیستەمی کۆتا بۆیە قبول کراوە چونکە تا ئێستا لە عێراق و هەرێمی کوردستان سەرژمێریارەکی گونجاو ئەنجام نەدراوە و ڕێژەی حەقیقی هاوڵاتیانی پێکهاتەی تورکمان دیاری نەکراوە. پێنج پێکهاتەی تورکمان داوای پاڵپشتی و هاوکاری لە نەتەوە یەکگرتووەکان و سەرجەم قونسوڵگەریەکان لە هەرێمی کوردستان دەکات بۆ ڕێگریگرتن لە پێشلکردنی مافی پێکهاتەی تورکمان و ڕێگە نەدرێت هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان دەستێوەردان لە مافی پێکهاتەی تورکمان لە هەرێمی کوردستان بکات. شەش وەک پێکهاتەی تورکمان ڕای دەگەینێت کە هەر دەستکاریکردنێک یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و نەمانی کورسی کۆتا لە پەرلەمانی کوردستان کۆتای نەتەوەیی پێکهاتەی تورکمانە لە پەرلەمانی کوردستان بەمانەی سڕینەوەی ناسنامە و مێژوو شارستانیەت وجودی سیاسی نەتەوەیی تورکمانە کە خۆی بەشێکە لە خاکی عێراق و هەرێمی کوردستان.